فرۆشی بەرهەمی گۆشتی خۆماڵی قەلوقازی کوردی لە ئێستای بازارەکانی کوردستاندا بەتایبەت لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە لە لای هاوڵاتیان زیاتر بووە. بەخێوکردن و فرۆشتنی پەلەوەرە خۆماڵەکان لە ئێستادا بۆتە کارێکی ڕۆژانی ئەو کەسانی ئەو کارە دەکەن وەک بژێویەکی ڕۆژانە. فرۆشیارەکانیش دەڵێن نرخ ڕێگر نییە لە بەردەمی هاوڵاتیان. نزیکەی بۆ 18 ساڵە خەریکی ئەم کەسابەتەم کە ئیشم قەل و قاز و کەڵەشێری کوردی و مریشکی کوردی و هەموو شتەکانمان هەیە کە بە بۆنەی وەرزی دستانەوە وەرزەکان قەل و قاز تۆزێ بازاڕان بەرەو گەرمترە ڕوات، خەڵک زیاتر ئەیخوات لە وەرزی دستانە بە تایبەتی. ئەم وەستایە ماوەی چەندین ساڵە خواردنی کوردەواری لێئەنێت و دەڵێت تاموچێژی خواردنی پەلەوەری کوردەواری و بەتایبەت قەل و قاز لە لای هاوڵاتیان داواکاری تایبەتی لەسەرە، چونکە هاوڵاتیان ئەم جۆرە پڕبەسوود لە ڕووی تاموچێژەوە ناو دەبەن. لە وەرزی زستانە بە تایبەتی لە سارد و سەرمایە قاز و قەلە خورێ لەبەرەوەی کە سەرمایە و خەڵک حەزی لەو شتە کوردەواریانەیە و خۆشترە. قاز ئێستا مەوسمی قازە، خەڵک زیاتر قاز بەکارهێنێ لەبەرەوەی کە لە مەتەما زۆرتر سەرفە بێ، خەڵک زیاتر حەزی لێتی لە ماڵی شۆ ئەتوان هەموو کەسە دروستیکە. بەڵام چییە لێرە؟ بەڵام لێرە تاموچێژێکی زیاتری هەیە. ئەنجا ئەم ئێستا قازێکمان هەیە با تێکەین. هۆکاری حەز و ئارەزوکردن لە خواردنی گۆشتی پەلەوەری خۆماڵی دەگەڕێتەوە بۆ شێوازی سروشتی بەخێوکردنی بەو پێی تامەکەی خۆشتر دەبێت لە ژەمە خواردنەکاندا. خەڵک زۆر حەزی بە خواردنانە هەیە کە قەل و قاس بخۆن، لە کاتی سەرمایە خەڵک زیاتر حەز بە و خواردنە ئەکات. هاوڵاتیانش ئەوە دەخەنە ڕوو هەمیشە گۆشتی خۆماڵی بازاری زیاترە، چونکە گەورەکردنی پەلەوەرەکان بە شێوی تەندروست و داواکاری لەسرە. تاموچێژ و حەز و ئارەزوکردن بۆ گۆشتی قەل و قاز زیاترە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.